والله هرچەندی گرنگی بەو پرۆژانە بدرێ ئەمە زۆر ئیستیفادەی لێکەن چونکە یەکەمین شت ئەوەیە کە ئاشنا بینەوە لەگەڵ قورئانە و لەبەرکردن و تێگەیشتنی مانە و مەبەستەکانی قورئانی پیرۆز و لەوانەیە زۆر ئیستیفادەیەکی باشی لێ بکەین دنیا و لۆ قیامەتمانە. وەڵاهی پێم خۆش بوو بەشداری بکەم لەبەر ئەوەی یەکەمین سوورەتی ڕەحمانم هەندێکم لەبەر بوو 12 ئاەتێک بەس پێم خۆش بە هەمووی لەبەرکەم زۆرتر ئاشنا بم لەگەڵ سوورەتی ڕەحمان و ئێستاش ئەلحەمدوللا باشە یانە. والله هەر زۆر حەزمە کرد قورئانی پیرۆز لەبەرکەم جا و خۆ وای کردێ من هاندەرێکی زۆر باش بوو کە بۆ ئەوەی بتوانم قورئان لەبەرکەم. بەڕاستی ئەو زۆرە پرۆژانە زۆر گرنگکە ڕابگەیەندرێت بۆ ئەوەی چەندەها کەسی دیکە لە ڕێگەی پرۆژانە فێرە چەندێ قورئان لەبەرەکە کاوەش سوودێکی زۆر بە هەموو لایەکە گەیەنی.